شەوی ڕابردوو لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری سلێمانی نەشتەرگەریەکی جوانکاری بۆ خاتوونێکی تەمەن 41 ساڵ ئەنجام دراوە. دوای نەشتەرگەریەکە ئەم خاتوونە گیانی لەدەستداوە. بەپێی زانێریەکانی کە لە کەسوکارەکەی وەرماگرتووە و خاتوونە تەمەنی 41 ساڵە کە نەشتەرگەری دەهێنانی چەوری کردووە لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری سلێمانی، بەڵام بەپێی وتەی کەسوکارەکەی باسییان لەوە کردووە کە پشکنینی پێویست پێش نەشتەرگەریەکە بۆ ئەو خاتوونە ئەنجام نەدراوە، بۆتە هۆی گیان لەدەستدانی. پاش ئەم ڕووداوە کەسوکارەکەی سکاڵایان لەسەر پزیشکەکە تۆمار کردووە، پزیشکەکە لە ئێستادا دەستگیر کراوە لەسەر ئەو بابەتە و واتە ڕاژیراوە لەلایەن پۆلیسەوە و لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بەردەوامی هەیە. کەمێک لەمەوبەر تەرمەکەیان لە پزیشکی دادی وەرگرتەوە، چاوەڕوانی دەرچوونی ئەو پشکنینانن کە لە پزیشکی دادی بۆ ئەو خاتوونە ئەنجام دەدرێت. ئێرە بەردەمی پزیشکی دادیە لە شاری سلێمانی. ئەگەر وێنەکان بینن لە ئێستادا کەسوکاری ئەو کەسێک کە نەشتەرگەریەکەی ئەنجام داوە تەرمەکەیان وەرگرتووەتەوە و بەنیازن بەڕێکن بەرەو گۆڕستان، بەڵام ئەوان باسییان لەوە کرد کە تەمەنی 41 ساڵە بەهۆی ئەوەی کە پشکنینی پێویستی بۆ ئەنجام نەدراوە بۆیە بووەتە هۆی گیان لەدەستدانی. بەڵام ئەوەی کە هەبووە کە من قسەم لەگەڵا کردوون باز دەکەن کە ئەو خاتوونە پێشتر هیچ کێشەیەکی تەندروستی نەبووە، هیچ گرفتێکی لە جەستەیدا نەبووە کە مەقسەی کەسوکارەکەیەتی، بەڵام ئەوەی کە هەیە پشکنینی پێویست پێش نەشتەرگەریەکە ئەنجام نەدراوە بۆ ئەو خاتوونە کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە گیان لەدەستدا. نەشتەرگەریەکە نەشتەرگەری دەرهێنانی چەوری بووە لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکان لەلایەن پزیشکێکەوە کە ئەنجام گەێنراوە، بەڵام ئەمان وەکۆی باسییانکە کە کەم و کوڕی لەلایەنی پزیشکەکە و هەبووە کە ئەو پێشکنینانی کە پێویستە پێش نەشتەرگەری بەنجام بگەێنرێ بەنجام نەگەێنراوە. بۆی ئەمە سکاڵایەن لەسەر ئەو پزیشکە تۆمار کردووە و لێسادا پزیشکەکە ڕاژیراوە لەلایەن پۆلیسەوە، بەڵام لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بەردەوامی هەیە و ئەوان باسدەوە دەکەن کە ئەیانوێ ئەم بابەتە بە لاڕێدا نەڕوات و بە جێگەی خۆی بگات و چاوەڕوانی وەڵام و پشکنینەکانی پزیشکی دادین تاوەکو بزانن هۆکاری گیان لەدەستدانەکەی چی بووە. بەڵام ئەوان باسییان لە بابەتێک کرد کە وتیان بەڵام تاسە دڵنیانی لەسەر ئەم بابەتەوە کە هەبووە کە ئەم نەخۆشە پێش ئەوەی بچێتە نەشتەرگەریەوە پشکنینی دڵی بۆ نەکراوە، کە وەک باسییان کرد کە دیواری دڵی ئەستور بووە بۆی گیانی لەدەستداوە، بەڵام ئەمە پشتڕاز نەکراوەیە ئەوکو دەنگۆیەک ئەوان باسی ئەم بابەتەیان کرد، بەڵام لێسادا چاوەڕوانی وەڵامی پشکنینەکانی پزیشکی دادین و پۆلیسیش لێکۆڵینەوەی لەسەر ئەم بابەتە دەست پێ کردووە.